من ناوم ڕزگار ئەسعەدە ماوەی 30 ساڵە لە شاری لە ئەڵمانیام لە شاری بەرلین ئەم جادەیە ناوی کار مارکشتراسەیە نانەوەخانەیەکی کوردیمان داناوە بە ستایلێکی تازە لە فات بڵێن نانی سەندویچمان هەیە نانی کێزەمان هەیە بە پەنیر هەمانە بە کونجی هەمانە لەگەڵ ئەوەشە بازێشتی جیاوازمان هەیە جیاواز لە نانەوەکانی کوردستان وەکو کوردستان ئێمە بەشی فەلافلمان هەیە حەلومیمان هەیە سەندویچاتمان هەیە بە گەرمی خەڵکەکەیت لە بەرچاوی خۆی بۆی دروستەکەین ئەم شتانە ئەمە نانی ڕشکەیە ئەمە بە کونجیە ئەمە فینشلی پێڵن ئەمە زعتەرە ئەمە بە گوڵە بە ڕۆژێنان ئەمە ڕۆزمارینە ئەمەش نانی بڵین کوردواری خۆمانە نانی بازار تێگەی ئەوەش ئەم شتانێک کە هەمانە بڵین لەگەڵ مەجموعەیە برادری شاری ئەو برادرە وەسایەمان کاک هەڤاڵ وەستایەکی دەزرەنگینە خەڵکی شاری کەرکووکە ئەمیش کاکە سەردارە ئەویش هەر وەستایە خەڵکی سلێمانیە هەروابێتەوەتر ئەم شتانەشمان هەیە بڵێن ئەمانە کە پیشانمایەوە بە ڕسمەکان جوانتر دیارن ئەوە بڵێن فەلافلمان هەیە بڵێن حەلومیمان هەیە پێشتر شاورمەشمان هەبوو بەڵام بە بۆنەی کۆرۆناوە لامان بردووە ئەمەش نانەکانە ئەمەش بەشی لە فاتە بڵێن بانجان و کولەکە و پەتاتە و ئەو شتانەمان هەیە بە سوورۆکراوی لە بەرچاوی خەڵکەکە دروستیەکەین بە لەفا ئەیانێنێ ئەمجا فەلافلیشمان هەیە لەگەڵ ئەوەشە حەلومیە ئەم نەوەشتانە جیاواز لە نانەوەکانی کوردستان ئەمە ستایلێکی تازەیە کە ئێمە دامانناوە ئێتر خەڵکەکەش بە گوێرەی ئەحواڵ لێ ڕازیە پیان جوانە کە شتەکە هەمووی فریشە و لە بەرچاوی خۆیەکرێ ئەوە نیە بڵێن فەلافلەکە حازرمان کرد بێ و بێن بۆی گەرمکەینەوە یان شتەکان ئێمە لە بەرچاوی خۆی کابرا هات داوای لەفەیەکی کرد لەفەکەی لە بەرچاوی خۆی بۆ دروستەکەن و ئێنە دەسی نان بە گەرمی من ناوم سەردار ئەحمەدە خەڵکی سلێمانیم ئەوە تقریبا نزیکەی 7 ساڵ و وا بۆ هەر ساڵە سێ لە ئەڵمانیام ئەوە لێرە لەم مەدعەمە و نانەواشە کارەکەین لەگەڵ وەستا ڕزگارە ئیتر ئیشی من هەموو شەکان دەکەم وەستایی گونەکبەر شەلاعی نان فرۆشتن لەفە پێچانەوە هەموو یەکەین بەڕاستی ئێرە ئەخوا بە زێبێ دڵمان خۆشە و یعنی هیچ مشکلەمان نییە و هاتوین بۆ کاسبی بۆ ئێرە ئێستا ئەم نانە کە ئێمە ئەلێرای بینیت کە ئاوا بڵامان کردوێتەوە چوار سەفتەمان کردووەیەکن ئەم لایلۆنەوە بەڵام ئێمە ئەوەتا لەسەر ئەم دەستگایی کەیان ئەتوانیت تەسویری کەیت ئەمە پانەکەمان بۆ داناوە نانەکە بە جوانی سار دەبێت و ئەوەی شێوەی گەرمی بێتیان نامێنێ لەبەرەوەی کێنە کیسەکەەوە ئەمجا ئەم نانە لە مارکێتەکانە 4 ڕۆژە مێنێتەوە تێک ناچێ بۆ لەبەرەوە ئێمە بە تەواتی سارمان کردوێتەوە شێوەی گەرمیتیان نیە لە علاگەکەیە بۆ نمونە ئارەق بکات و دوایی بیکە بە کەڕوو نەخورێت بەڵام ئەوەیە بۆ نمونەستان ئەیکێدە مجەمیدەشەوە ئەتوانی بۆ مانگێ 2 مانگ 3 مانگ جاری وای ئەمێنێتەوە لە مجەمیدەیە بەڵام بە مەرجێک ئەو نانەکە هەڵی یەگری سار بوو بێتەوە بە تەواتی شێوەی گەرمی هیچیان نەمابێت ئایبی نامێنێ و تێک ناچێت ئێمە تا ئێستا ئەم نانەیەکەن بۆ ماوەی ئیمڕۆ دەرەچێتە تا 4 ڕۆژیکە لە مارکێتەکانە ئەفرۆشتە و ئەخورێت ئێستا ئەم نانی جملەیە کە ئێمە ئەیکەین ئەم نانە ئێمە دروستیەکەین بۆ برادێک یەک لێمانە کردێت ئەو ئەیبات بۆ سوپەرمارکێتەکان بۆ هەم بۆ تورکەکان هەم بۆ عارەبەکان لە سوپەرمارکێتە تورکیەکان و عارەبەکانە نانەکەی ئێمەش بێژگە لێرە کە لە بەردەم دوکانە نانەکە ئافرۆشین لە سوپەرمارکێتەکانیشە لە بازارە ئافرۆشێن نانەکەمان ئێمە بۆ ئەوانی دروستەکەن ئێستا ئەوە سارد یەکەینەوە لەبەرەوە تێک نەچێ ئەوە بۆ یەکێنە لایلۆن و داخێن ئیتر ئێستا تۆزێکی کە بێت یەت ئەیبات خۆی تەوزیعەکە بەسەر مارکێتەکانە
من هەواڵ بێدم وەستام لێران لەم توانێت کارڕزگاری شەکەین مەجموعە کوردێکین پێکەوەی شەکەین وەکو برا ڕۆژانە ئیتر ئەمە کارەکەمانە دوو شەفتمانەیە شەفتی بانیان و ئێواران هەیە لێرە ئیتر ڕۆژانە لێرە نانەکرێت و هەروەها لە فۆ هەموو شتێکشمان هەیە و ڕۆژی تر دەوری زیاتر لە 1500 نانەکەین ئێمە وەکو کە لێرەی شەکەنی تر مشتەرەکانمان کوردمان هەیە و عەرەبمان هەیە و تورکمان هەیە و ئەڵمانمان هەیە ویستا ئەڵمانەکانیش فێر بوونە ئەم ناناخۆن و زۆر بەلایەنەوە خۆشە و نانێکی زۆر بەتامە بەلایەوانەوە ئێستا بۆ نمونە ئەمە ئێمە دوو کێزەتان بۆ دروستەکەن لە بەرچاوی خۆت لەبەرۆ بیبینە ئەمە دووشتی جیاوازە یەکیان بە کێزەیە کیان بڵێن بە محەمەرەیە یعنی تەماتە و پیاز و بیبەر و ئەم نەوعەشتانە یاومانە لە عەسارە و تۆزێت تامی تیژی هەیەت شتێکی زۆر خۆشیشە و شتێکی ناوازەیە یعنی تا ئێستا کەس نەیخواردووە ئەمە لە بەلینیشە ئەم شتە نییە ئەمە یەکەم نانەوایەکە ئەمە دروست کات ئێستا بە چاوی خۆت ببینە کاکەڤاڵ بۆتان دروستەکە بزانە چۆنە ئەم جا ئێستا بۆ نمونە ئەمە حەزەکەم لە کوردستانیش ئەم ستایلە بچێتە ناو نانەوەکان و ئەوە ئەم شێوازە وەربگرێت نەک هەر نان بکەن ئەم شتانەش هەر بۆ دوکانی نانەوەکەش خۆی ئیسفادەی هەیە و هەر بۆ خەڵکەکەش لە بەرچاوی خۆیان بە گەرمی شتەکان نەخۆن بە لەفە بە گەرمی جوانتیش و مەنزەرەکەشی جوانترە ئێستا ئەوە کێزەکەیە بەتەنیا ئەمە محەمەرەیە ئەجا ئەمە وەکمان ئەمە محەمەرە کێزەکە ئێستا کە کاکەڤاڵ بۆتان دروستەکە بیبینن ئەتوانێت تا هەمووشی بگریتەوە باشتر ئەوە ئێستا کێزەکە بەسەریە ئەمە محەمەرە کێزەیە یعنی نان بە پەنیرە هین ئەو محەمەرەی بە پەنیرە تامەکەی زۆر خۆشە و خەڵکەکەش زۆر حەزی لێکە ئیشەکەی ئێمە زۆری لەسەر ئەمان ناڕوە سا ئاوا دایەخین هەر بە تەنورەکە شەکە یعنی بێجگەل بە هیچ فرنێکی کەمان نییە ئێستا سەیریکە ئەوە دائەخرێت دەمەکانی داخرێت بە جوانی لەبەرەوە لێی نەچێت ئەمە بەس بە تەنورەکە شەیکەن ئەمە لەبەرەوەی فڕنی پیرزا و ئەو شتانەمان نییە پێ بکەن هەر بەوایکەن بەمە تامی خۆشتریشە وەک لە فڕنی پیرزا چونکی عربەکان وازانم هەیەە بەو شێوازە بەس وەگەمە نییە ئاوا کونتونیەکەین لەبەرەوە زۆر هەوای تێ نەچێت بڵقەکە نانەکان ئێستا ئەمە ڕشکە کونجی و ڕشکەیە تێکەڵمان کردەکەن بەسەر هەر بۆ تامخۆشی تامەکەی خۆشتری شەکە هەر ئەو ئێستا ئاوای خێنەسە ئەو پەڕۆیە لەبەرەوەی لەسەر عەرزەکە دانێنە نووسێ بە عەرزەکەەوە هەڵناگیرێ ئەو پەڕۆیمان بۆ داناوە و لەبەرەوەی تۆزێ بە ئاسانتر بێ بەدەستەوە ئیشەکە ئەوەین بە تەنورەکەشەوە تر نەبەرە بێتەوە و نەهیچ بە جوانی خۆیە برژێ و ناشکرێتەوە شێوازێکی جوان ئەمە بڵێن سیستەمێکی تازەیە کەس نیەتی ئەمە ئەم غازەم تەنورەستا لەگەڵ بڵێن نانی جاران لای خۆمان بەدار تەنورەکەمان کرد بە دار نانمانە کرد دووکەڵێکی زۆر و خۆڵەمێشێکی زۆر و ئەم شتانە کاچووە سەری یعنی دارەکە گڕەگرێ بێ ئاوی پیاکە کە ئاوەکەش بیاکە هەمێ بێ بە خۆڵەمێش ئەبێ بە خۆڵەمێش و خۆڵەمێشەکە هەمووی بەسەر و چاو تایە دەخوارەوە ئەمە ئێستا ئەمە بە غاز داماناوە بەس غازەکە بڵێن سنتراڵە بتڵ نییە ئاستێک ئێستا نانەکە لە بردە و ئاوایی ئەمێنێتەوە پێوەی وەرە کاک هەباڵگیان ئەلێرە داینە سا ئەمە نانی پەنیرەکەی کە حازر بوو بۆ بڕین بۆ خواردن ئێمە ئەوە بۆیانە بڕین بەم شێوازە ئەوەش نانی پەنیرەکان ئەوە تایەتی ئاوا هەیە ئێتەکە خەڵکیش بێ بۆ نمونە ئەمە ڕۆنی زەیتی عەسڵیە ئەیکەن بەسەریە
ئێستا ئاوەهی ئەمەشیان بڵێن ئەمەیە کەوتمان محەممەد کێزە تەماتەکەیە تەماتە زۆزەکەیە کە تۆزێ ڕێگی تیژی تایە ئەوە سیکە ئاوا دەرەچێ ناوەکانی ئەنی شتێکی جوانە شتێکی بەتامیشە ئاوەسا بڵێن ئەڵمانەکانیان ئەو عارەبەکانیش خۆیانیان کەی خۆنەڵێ هەتا ئێستا شتیوامان نەخواردووە ئەمە زۆر خۆشتر لەوانەیە کە بڵێن ستایلی عارەبەکان ئەیکەنم محەممەڕێ ئەڵێ شتیوامان نەخواردووە و شتێکی تایبەتە چونکە لە بەرلینە ئەمە کەس نیەتی ئەم سیستەمە یەکەی شتێکی زۆر جوانیشە بەڵام وەکو ئێمەش زۆربەی ئیشەکەی ئێمە جانمان بەم محەممەرەیە زعتەریشمان هەیە ئەشوانی یەکسەر کاک هەواڵ یەک زعتەرێکشی بۆ بکات لە بەرچاوی خۆت ئێستا بڵێن ئەو زعتەرەکەی ئەو گونگەکە لە ڕۆن هەڵەکێشێ ئەیکاتە ناو زعتەرەکە و لەبەرەوە بیگرێت سەیکە تا ئاوا بە پەنجە کونکونیە کات لەبەروی تامیشی خۆشترێ ئەمجا هینیشە بێت بڵق ناکات زۆر نانەکان لەوە زیاتریش گەورەتری ناکرێت لەبەروی ئەگەر زۆر گەوری کە زعتەرەکە کەی بەدەستا زعتەرەکەی پێوە نامێنێ ئەپەڕێز زعتەرەکەی بێنێ ئێرە ئەمەش زعتەرەکەی ئێستا بۆ نمونە خەنە سەر قاپێکی ئاوە کەکرد هەیە حەزی لەم ڕۆنەیە چونکە ئەمە ئەم ڕۆنی پێوەکەی ڕۆنی زەیتە خۆش تامەکەی خۆشترە بێ ئاوە شەورەکەن بۆی بەڕۆنەکە و تامێکی تایبەتی هەیە زۆر خۆشە ئەنی شتێکی تایبەتە ئەویش شتێکی جوانترە هیوادارم ئەوە لە کوردستانیش ئەو شتانە بڵاو بێتەوە و دروست کرێت ئەمە خراپ نییە بۆ مەعیشەتی ساحب دوکانەکە زۆر باشتریشە ئەمە ئێستا ئەمانە بوو کە تەوا بوون حازر بوون بۆ خواردن ئەم ئیشەی ئێمە نانەوایی ئێمە دوکانەکە تایبەتمەندێکی خۆی وەرگتووە ینی کە ئەم شتانی تایە خەڵکەکە زۆریت ئاوای حازر بێ بۆ خواردن و ینی فەرقیەوە نییە بڵێ ئەمە بۆ بەیانی ئەمە بۆ نیوەڕۆی ئێمە جاری وایە سەعات 8 شەو 9 شەو خەڵکی داوای ئەمانەکە ئەمانی بۆ دروستەکەین ئەمجا ئێمە وەکو ئەم نانەوەخانەیە کە ئێستا دامان ناوە مەجموعەیە برادەری کورد ئیشەکە لە نامان ینی وەکو کولتورێکی کوردی لێ هاتووە ینی شتەکە دیارە کە سیستەمێکی کوردی وەرگرتووە و خەڵکەکە ینی ئەزانێت کە یە پرسیارەکە ئاڵەن خەڵکی شوێنێ ماڵی کوردی عێراقین خەڵکەکە زۆری پێ خۆشە و شتەکە زۆر لەلا جوانە جیاوازی کاتی ئیشکردنی ئەم نانەوەخانەیە لەگەڵ کوردستان ئێستا بۆ نمونە من لە کوردستان لە سەرچنار نانەوەخانەمە بووە تێگەی سەعات 6 بانی کە نان دەرچووە هەتاکو ئەو پەڕی هەتا سەعاتێکی پاژنیۆڕۆ بووە ئیشمان کردوتر دوکانەکە قفڵ کراوەتەوە بووە بەڵام لێرە بەعکسەوەیە شتەکە ئێمە ئێستا 6 بەیانیەوە لە ئێرە سەعات 8 بەیانی من نان بۆ نمونە من نانم دەرەچێت ینی خواردن هەموو شتێکمان هەیە سەعات 8 بەیانی خەڵگێر نانی بەیانیە خوا شتە خوارد ینی ئەمانە سەعات 8 کراوەیە تایبەتمەندەکەی ئەمە هەتاکو شەو ئیشەکەین ئەوە نییە بڵێن هەتانی وەڕۆ ئیشەکەن چونکە ئەگەر سیستەمەکەی ئێمە لێرە هەتانی وەڕۆ ئیشکەن بۆ ساحب دوکانەکە لە بەرۆی دوکان کرێکەی گرانە دەری نایەنێت تا سەعات 12 نیوەڕۆ تا یەکی نیوەڕۆ ئیشکەن و دایخەن دوکانەکە بۆ ساحب دوکان دەری نایەنێت ئێستا ئێمە وامان لێ کردووە هەتاکو سەعات 8 شەو 9 شەو تا جاری وایە تا درەنگتیش نانمان هەیە و خواردمان هەیە من پێشتر هەتاکو 11 شەویش نانم هەبووە ینی خواردم هەبووە پێش کۆرۆنا بەڵام دوای کۆرۆنا تۆزە سیستەمەکە گۆڕاوە ئێستا بەڵام جیاوازەکەی ئەوەیە لای ئێمە بۆ ساحب دوکان دەری نایەنێ کە تا نیوەڕۆ ئیشکا و نیوەڕۆ دایخە